بۆچی ئێستا خەڵک خۆی داوەتەوە یان بڵین کردوێتی بە شتێکی باو مۆبایل لە مانەکە یەک دوو جارێک گۆڕێ یان جاری وایە لە مۆبایل لە 4-5 مانە 3 مۆبایل لە گۆڕێت ئەمە ئەگەڕێتەوە بۆچی؟ وڵی زیاتر خەڵک دوای مۆدیلات کەوتووە یان کابرا ئەمڕۆ سێرەکان مۆدیلی تازەیەت ئەچێ جیازەکەی گۆڕێت یان خەڵگێ حەزەکە هەموو مانجی جیازێکی پێ بێ کەسە گەنجەکانی ئەم سەردەما حەزیان لە مۆبایلی تازە ڕۆژ بە ڕۆژێک گۆڕن هەیە چاودێکەریە ئەم جاشت ئاسڵ و عادی تێکەوتووە جا بەکارێنانی نەزانی هیوای مناڵێکی 5 ساڵانە مۆبایلێکی بۆ کڕێ کابرا بۆ نمونە مۆبایل تەنها بۆ کراوەکە تۆ تەلەفۆنکەی بۆ هاوڕێکەت یان بۆ کەسێک وانە ئێستا لەوە دەرچۆ مۆبایل بۆ بە کامێرا بۆ بە بڵین ئەنتەرنێت وەڵای مۆبایل بەس بۆ پێویستی کرا نۆکە بۆم ئەو پێویستێت و برادێکتە لە ڕێی دوورە تۆ بە قسەی لەگەڵاکەیت ئەماوە بۆ نەخۆشیەکە کابرا نەخۆشی تۆ هەواڵزانینەکە تە بڵم بۆچی نازانم بۆ پێویستی کرانەوەکو بۆ مێبازی و بۆشتی ناشرین و قسە زنێدان بەس لەنە کوردیەمە ئەوەی تیانێ وەڵا بەس بۆ جنێودان و بۆ غەڵەت و دوولەرتە بۆ قسەی ناماقۆڵی بۆ پێویستی کرا مۆبایلە تا چەندێک گەنجەکان کە خۆیان ناوەتەوەی کە مۆبایل لە مانەکە یەک دوو جار مۆبایل لە گۆڕن یان لە دوومانە چەند نوع مۆبایل لە گۆڕنەمە گەڕێتەوە بۆچی؟ وڵی زیاتر بە چاولێکەریە و پێشکەوتنی علمەکەی تەکنۆلۆژی مەسەن مۆبایل فەرق کات بەرنامەی زیاتر تایە شتی تەورەی زیاتر تایە سێرەکەی بەرنامە ئێستا مۆبایل هەیە هەموو شتێکی تایە بۆ نمونە ئەنتەرنێتی تایە بۆ نمونە ئەتوانی بەرنامەی تەلەڤیزیۆن ساحب بکە هیوا ڕۆژی دوای 4 جار مۆبایل لە گۆڕێ پرزای خۆمەی لە جادێمەوە لەی زەلاماتۆ ڕۆژ بە سەفەرێ 3 جار مۆبایلی گۆڕیوە بۆچی مەسەن بۆچی گۆڕن ئەمە چییە وەکو نەخۆشیشی لاتۆ یان ئەیانێ مەسەن بۆ نمونە من مۆبایلێکم پێەیە ئەمەوێت بیگۆڕم لە مۆبایلی ڕفیقەکەم چیان تەکنیکیشی باشتری تیابێت هەیە تەکنیکی باشتری تیا هیوا حەزەکات مۆبایلەکە لە مۆبایلی وەکو مۆبایلی برادەرەکەی واوێ هەشە پارەی زۆرە دەوڵەمەنە ئەوی شاگە چوم لەو دوکانەی کوڕێمە دانیشتم جایە بە ئافراداتۆ بە قورعان 3 مۆبایلی گۆڕیوە 4 مۆبایلی گۆڕیوە هەر بۆ دقیقە خۆم دانیشتم مۆبایلێکی پێ نەچووە هاتوو گۆڕی مۆبایلی گۆڕیوە مۆبایلێکی کرد سۆدۆ جێگەی مۆبایلێک زۆر مەرغوبە لە لای گەنجەکان وەڵای ئێستا زیاتر N8 مەرغوبە هەندێکی مەرغوب باوە ناو گەنجەکانە بەرنامەی زیاتر شتی شتە باشتری تایە بەرنامەی باشتری تایە گەنجەکان زیاتر ئەوە بەکارهێندا ئێستا تۆ وەکو کەسێکە لێرا مۆبایل ئەفرۆشیت و ئەیکڕیت خەڵک زۆر ڕووی کردوتە ئەم شتەکە مۆبایلەکەی خۆی ئەفرۆشێتەوەی کا بە مۆبایلێکی تر بۆچی؟ وڵای هەیە ساوی بۆ پێی ئیمکانەتی خۆی سا مۆبایلەکەی بڵێن ئەمە هەندە مواصفاتە کابرا پێویستی بە پارێکە بە عادێ لە بەرێشتەیەکەی پێ بێبی خاتێک جیفانی بۆ مەسەفی ڕۆژانەی خۆی خەرجیکە وانە ئێستا من بمێنمە لێرە کاسپێکم زەلامی وا هەیە هاتمان بۆ نمونە ساماندە بای 50,000 کابرایە بێمە بە 30,000 بۆچی لەبەر احتیاجی بە پارەکەی هەیە وانە پێویستی بە پارەکەی کابرای شەشێ بێ ناچم مۆبایلەکەی خۆی بفرۆشێ وڵای بەڕێی منە گەڕێتە بۆی کە تازە سیستەمی پێشکەوتنی مۆبایل هاتوتە وڵاتیەمەوە گەنج فریایەوە ناکەوێت ئەم سیستەمە باشە بەکاربێنە سیستەمێکی تازەتر دێت لەبەرەوە حەزی لێتی حەزەکانی مرۆڤیش هەمیشە لە نەوەساندایە یعنی هەمیشە حەزەکانی مرۆڤ پێویستی بەوەیە دایمەن حەزێکی تر بێنێتە پێشەوە لەگەڵ پێشکەوتنی سیستەمی مۆبایلە حەزێکی ترێتە پێشەوە بەڕێی منە گەڕێتە بۆ لایەنیشان مۆبایل تەنها بۆ کراوە پەیوەندیکەی بە خێزانەکەتەوە یان بە کەسوکارێکتە یان هاوڕێکەتەوە بەڵام ئێستا بووە بە شتێکی تر بۆ نمونە بووە بە تەسویرکردن بووە بە ڕەسمگرتن وڵای خۆی سیستەی مۆبایل چەند جۆرێک لە خۆی گرێ یعنی توانین بڵین نیمچە بەحرێکە بەڕاستی لایانی ڤیدۆی لە خۆی گرێ لایانی بەرنامی لە خۆی گرێ لایانی اتصال لە خۆی گرێ لایانی پێشکەوتن لە خۆی گرێ ئێستا مۆبایلێک و مۆبایلی ئایفۆن چەندەها جۆر بەرنامی تایە کە ئەتوانی بڵێ کۆمپیوتەری تازەژ و بەرنامی تیانە یعنی کەسەکان بەپێی ئاسی ڕۆشنبیری خۆیان ئەتوان بەکاری بێنن مۆبایلی پێ چێکت بە دوای مۆبایلێکا گەڕە کامێرەی جوان بێ ڕسمی بێ ڤیدۆی ببێ زیاتر خەڵک ئێستا بۆ شتانە بەکارێنێ تەلەفۆنی ڕۆژانەی خۆی پێکا و تەسویریش پێکا زۆر شتێکی باش هەموو مواصفاتێکی تایە حتما خەڵکی زیاتر بۆی حەزەکە تەلەفۆنەکەی پێ دەوری کامێرەشی بۆ بینێ دەوری کۆمپیوتەری بۆ بینێ
بەتایشی ئەوەش دەوری هەیە بۆیە خەڵک زیاتر حەزەکان لەم مۆدیل بەرزانەوەی گۆڕێ ماسەفاتی زۆرە ماسەفاتەکان زۆر دەورە بینێ شتی تازەیەتە مۆدیلی تازەیەت و خەڵکیش لەگەڵ مۆدیێرە ڕوایستا گەنجەکان حەزیان شتی تازەیە تەنها گەنجەکان مەسەن خۆێنەوەی کە گۆڕی مۆبایل بگۆڕن بەتایشی هەمووی گەنجەکان زیاتر ئەوەی تو زێتەمەنیە بێ گوێ نایە بە مۆدیلەکان زۆرینی هەر لەسەر مۆدیلە ڕوا هەیە حەزی لە مۆدیل بەرزەیە حەزی لە مۆدیل نزم نییە ئەنجاکم زۆری مۆدیلەکە ئەیگۆڕێت بە مواصفات بێ دەوری مواصفاتەکە ماسەفەتانە چین وڵی بلوتوسە کامێرەیە تەسویرە بۆ ئینتەرنێت بەکارهێنن ئەمانە بۆچی مەسە مۆبایل تەنها بۆ کراوەتۆ پەیوەندیکی بە کەسێکەوە وەڵام بۆچی لەم تەتەوری کردو ینی زیاتر خەڵک بەکارێنێ بۆ شتی تری ئێستا وڵی ترەمە بوو بە چاودێکەری ئەم شتانە بەنسبەتەوە بڵێن ئیسا علم پێشکەوتووە لە کوردستانی خۆمانە بە تایبەتی تۆڕی ئاسیا بڵێن شەبەکە سانە کۆڕێک هەموو خەتەکان موبایلەکە بڵێن بەکارهێنانێکی عادی پێەیە گۆڕێتەوە باندێکی مواصفات مۆدیلی بەرز بێت بۆ ئەنتەرنێت بڵێن بۆ ڕسم نادن بۆ سیاسیان بۆ میمۆری وایرلس بۆ سەیرانەوە شوێنێکی خۆشە چەند تەسویرەکەن خۆیان لە ماڵۆ لێنە بەس بۆیە تۆ لەوانەیە کە خاوەنی ئەم دوکانەش بیت لەوانەیە مۆبایلێکی احتیاطی و پێ بێت ناشی نەخێ نایگۆڕم بۆ نمونە من ئەم مۆبایلم پێ یعنی بای 30,000 زۆر زۆر ئاسانە گەبلێشم مدزن وازانم پیا زۆر خەفەتی من ناخۆ لە کاتێکا مۆبایل تەنها بۆ کراوەتۆ پەیوەندی بکەی بە کەسێکەوە بەڵام ئێستا ئەم شتە لەو قاڵبەش دەرچووە مۆبایل کراوە بڵین بۆ بە سەبەبیەوەی کە بەکارهێنانی زۆر شتی تر والله ناحیە تیجارەکەی عالەمەوە نەکو ئێستا سێرەکەی لە هەموو عالەمە هەوڵێن کە بۆ ناحیە اقتصادی خۆیان شتی تازە دەرکەن بۆ سەرفی زیاتر بۆ کوشتێ بۆ ئابووری ئەو وڵاتە ئەو شەریکەی ئەو کومپانیای کە ئەو شە دەرەکە بۆ ئەوەی منافەسە چێبڕچێ بکە لەگەڵ کومپانیەکانی کە شتی تازەتر دەرەکات و زیاتر علمی تەکنۆلۆژیای پێ دروستەکە لەناو مۆبایلەکە بۆی خەڵک زیاتر ڕغبەتی لەسەر بێ خەڵک بۆچی مۆبایل زۆر ئەگۆڕێ لەوانەیە خۆ دێکی بیلوانی لەو گەنجانی کە مۆبایل زۆر گۆڕی بۆچی والله حەزی ئارەزوی خۆیەتی بەرەزم حەزی ئارەزوی خۆیەتی حەزی لەوەندەنی حەزی لە شتێکی ترە مواسەفاتە شتی تر دەورە بینە هەر لەبەر ئەوەیە نایژ و کارێکی تر نییە هەندی تازە سیاسانە هەندی کۆنەکڕم هەندی کۆنەکرما سیاسانە هەندی کۆن هەیە سێجار چوارجاری شێنێ ئەویش ئەوەیە شتەکە شتی جوانتر هاتووە شتی متەتەوەڕ هاتووە شتی پێشکەوتوو هاتووە حەزەکەن مۆبایلەکانیان بگۆڕن و حەزەکەن بیکەن بە شتێکی مۆدیل بەرز ئێستا برادێک پێی ڕاگەاندی وتی مۆبایلێک هاتووە ئێستا لە عالەمە 15 ڕۆژە دەرچووە بەڵام گەشتۆتە کوردستان ئایا ئەمە داواکاری خەڵکە؟ داواکاریش نەبێت ئەکرێتە بازرگانی خەڵک یعنی بۆ بازرگانیەکە زیاتر هێنێت چ مۆبایلێک ئێستا متەتەوەڕ و خەڵک با بڵین اختیارێکا بۆ کڕین ئایفۆن و N8 نۆکیا ئایفۆنی کە لێرە خۆت ئەلانێکە بۆ کردو ئایفۆنی 4مان هەیە ئایفۆنی 4 4G یعنی 4 16 جێگای هەیە و 32 جێگاشی هەیە ماسەفەتەکانی چییە؟ هەموو شتێکی تایە حەچی دوێ هەیەی وایفای هەیە فەیسبووکی هەیە هەموو شتێکی تیادا بەسێت بۆچی خەڵک ویاوەتەوەی کە مۆبایلێکیە ئەچەی گۆڕی بە مۆبایلێکی تر وەڵای ڕاستی زیادبوونی تەکنەلۆجیا بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە و هاتنیشی بەرە ڕووی وڵاتی خۆمان خاستن دوای ئازادکردنی عێراق و سەربەخۆبوونی تۆزە دروستبوونی هەرێمێکی خۆمان کوردەکانیش چوونە دەرەوەیان و دنیا بینینیان وای لێ کرد بەرە ڕووی تەکنەلۆجیا بکرێنەوە وا مەژواکە هەموو ڕۆژێک تەکنەلۆجیاز لە بازارەکانی گیانە زیاتر بێتە بازارەوە بگۆڕە و لە کوردستانیش بە هەماشەوە ئەم مۆبایلانی کە گۆڕاون و لە عالەما مەسەرم باوی هەیە یاندانراون یەکسەرێتە ناو کوردستانیشەوە وەڵی هەرە زۆرەکەی مانگێکی پێچی ئێستا حەوت 15 ڕۆژە کەوتۆتە بازارەوە نۆکیای حەوت دوێنێ لێرە هەبوو هۆکاری ئەمە چێکە خەڵک زوو هەندەگۆڕ وەڵی شتەکەەوەی هەیە پارە زۆریە تێگەی هەندەکەش نوێی بەعمل نایە سینیە لەبەرەوەی هەیە معاشی هەیە ئاڵ و گۆڕەکە بە هەندووشت مۆدیل و ئەوانە بە دوای مۆدیل بەرز و ئەوانە ئەگەڕێن بترەوە کێشەکە لەوایە بەرزترین مۆدیلان کامن
وڵای ئایفۆنە بەڕاستە ئایفۆن شتێکی چاکە هەندێک چاکە خەڵک زۆری کرێت جیاوازی چێ لەگەڵ ئایفۆنی سینیان ئەو جیازە سینەکان ئەوروپی و مارکەیە کە شتێکی مارکە بوو خەڵک بە دوای فەیسبوک و ئەنتەرنێت و ئەوانە ئاگەڕێت شتەکەی ئەوەیە هۆکەی ئەوەیە خۆی تقریبان گەنج زیاتری مرۆ حەزی لە شتی تازەگەریە تۆزێکیش بۆ بە نەخۆشیەک لە ناو خەڵکان حەکەیەکی ڕەفیقێکی مۆدێلێکی باشتری پێبێ ئەمیش حەزەکە و ئەو چێتە مستەوەی تۆکو خاوەنی ئەم دوکانە چ جۆرە مۆبایلێکی پێخۆت من خۆمانی چیم پێ خۆشە چ مۆبایلێکی پێ چ بڵین سیسێدە سادەترین مۆبایل بۆچی تۆ ئەوە بەکارێنی دوو بەڵام لە هەمان کات ئەو فەرقەکە بۆ ئێستا من کوڕم هەیە یان هەشتی پێ حەزی لەوەیە ئێستا خەڵک بۆتە خۆیەک یان بۆتە باوێک کە مۆبایل لە مانەکەیەک دوو جارە گۆڕیان لە دوومانە دووسێنەوە مۆبایلە ئەگۆڕێت ئەمە گەڕێتەوە بۆ چ شتێک وڵی هۆکەی نازان بەس زیاترەوە ڕووی کردوتە هەمووی خۆم یعنی بڵێ نەگەری شمە نەبووە لەوانێ زۆر گۆڕم هەند خۆشە زۆر ئەوان دەگۆڕم بە بەردەوامی گۆڕم بۆ من نەخۆشی خۆی تقریبان گەنج زیاتری مرۆ حەزی لە شتی تازەگەریە هەیە چاولەکەریە هیوا ڕۆژی دوای 4 جار مۆبایل لەگۆڕێت مناڵێکی 5 ساڵانە مۆبایلێکی بۆ کڕێک کابرا زیاتر خەڵک دوای مۆدیلات کردووە بۆ پێویستی کردنەوەکو بۆ مێبازی و بۆشتی ناشرین و قسە زونیەدان